سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە. سەرەتا سەردێڵی چەند هەواڵ. بەیاننامەی ئەنجومەنی سنفی معلمانی کوردستان بە مەبەستی پشتیوانی لە ناڕەزایەتیەکانی خەڵک لە ئێران. بەیاننامەی هاوبەشی ڕێکخراوە کرێکاریەکان، خانەنشینان و ڕێکخراوە کۆمەڵایەتیەکان. دەست بەسەرکرانی دە قوتابی لە شاری شوشتەر. کۆبوونەوەی بنەماڵی دەست بەسەرکراوانی خۆپیشاندانی خەڵک لە بەفرانباری ئەمساڵ و لە سێدارەدانی 11 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. بەیاننامەی ئەنجومەنی سنفی معلمانی کوردستان بە مەبەستی پشتیوانی لە ناڕەزایەتیەکانی خەڵک لە ئێران. ڕۆژی دووشەممە 15 بەفرانباری 1404 هەتاوی ئەنجومەنی سنفی معلمانی کوردستان لە بەیاننامەیەکدا سەرەڕای پشتیوانی لە ناڕەزایەتیەکانی خەڵک دژ بە دەسەڵاتی گەندەڵی ڕژیمی کۆماری ئیسلامی جەخ لەسەر ئەوە دەکاتەوە کە ناڕازایەتی خەڵک مافێکی ڕەوایە و پێویستە سەرکوت نەکرێت. بە پێی راپۆرتەکان ئەو ئەنجومەنە لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە دەکات کە بۆ ماوەی چەندین دەیەیە کە بەهۆی نەبوونی بەڕێوەبەریەکی کارامە، گەندەڵی لەسەرەوەی دەسەڵات و هەروەها بایەخنەدانی ڕژیم بە ژیان و مەعیشەتی خەڵکی ئێران تووشی قەیرانێکی گەورەی ئابووری بوون و زۆربەی کۆمەڵگا توانای دابینکردنی سەرەتایی ترین پێداویستیەکانی بنەماڵەکانیان نییە. لە بەردەوامی بەیاننامەکەدا جەخ لەسەر ئەوە کراوە کە ڕەوتێکی تایبەت هەوڵی زەوتکردنی ناڕەزایەتیەکانی خەڵک لە بەرژەوەندی خۆیدا دەدات لە ڕێگای پرۆپاگەندەدا، سازکرانی ئەرتەشێکی سایبری لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەروەها بێڕێزی بە ڕەوتەکانی دیکە ئاماژە بەوە دەکەن کە پێویستە هیچ ڕەوتێک هەوڵی زەوتکردنی ناڕەزایەتیەکان بە مەبەستی وەدەستهێنانی بەرژەوەندیەکانی خۆی نەدات، چونکە خۆپیشاندانەکانی ئێستا ببورن چونکە خۆپیشاندانەکانی ئێستای خەڵک لە بەردەوامی شۆڕشی ژنجیان ئازادیدایە. گوشاری هێزە ئەمنیەکانی ڕژیم بۆ سەر بنەماڵەی ڕامین فاتحی. ڕۆژی ڕابردوو بۆ چەندەمین جاری بەردەوام بنەماڵەی ڕامین فاتحی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە بانگهێشت کراون. بەپێی ئەو وێنانێ بەدەستمان گەیشتوون، ڕادا فاتحی خوشکی ڕامین فاتحی لە گیانبەخکردووانی شۆڕشی ژنجیان ئازادی بە بڵاوکردنەوەی ڤیدۆیەک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئاماژە بەوە دەکات کە ڕژیمی کۆماری ئیسلامی پاش بانگهێشتی بنەماڵەکەی پەیانی ڕاگەیاندووە کە لە ئەگەری بێدەنگ نەبوونی ئەندامانی بنەماڵەکەیان لە دەرەوەی وڵات تاوانی ناڕەزایەتیەکانی بنەماڵەکەیان ئەیداتەوە. لە بەردەوامی ڤیدۆکەدا ڕادا فاتحی جەخ لەسەر ئەوە دەکاتەوە کە نەک تەنیا ئەندامانی بنەماڵی لە دەرەوەی وڵات لە ئاست جنایەتەکانی ڕژیم بێدەنگ نابن، بەڵکو لە ئێرانیش دژ بە ئەو ڕژیمە گەندەڵا بەردەوامی بە ناڕەزایەتیەکان ئەدەن. بەیاننامەی هاوبەشی ڕێکخراوە کرێکاریەکان، خانەنشینان و ڕێکخراوە کۆمەڵایەتیەکان. ڕۆژی ڕابردوو ڕێکخراوە کرێکاریەکان، خانەنشینان و ڕێکخراوە کۆمەڵایەتیەکان لە ئێران بە مەبەستی پشتیوانی لە خۆپیشاندانی خەڵک لە ئێران و کوردستان بەیاننامەیەکیان بڵاو کردەوە. بە پێی راپۆرتی گەیشتوو لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە کۆمەڵگای ئێران لە بارودۆخێکی زۆر هەستیاری میژوویدا دەڕوات و ئەوەی کە ئەمڕۆ لە شەقامەکانی ئێران و کوردستان دەیبینین بەردەوامی شۆڕشی ژنجیان ئازادیە. لە بەردەوامی بەیاننامەکەدا جەخ لەسەر ئەوە کراوە کە هەموو معلمان، کرێکاران، خانەنشینکراوان، خوێندکاران، ژنان و هەموو چین و توێژەکانی دیکەی کۆمەڵگا لەلایەن ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامیەوە ستەمیان لێکراوە ئەڕژێنە سەر شەقامەکان و دەنگی ئازادی و بەرابەری بەرزتر دەکەینەوە. دەست بەسەرکرانی دە قوتابی لە شاری شوشتەر. ڕۆژی شەممە 13 بەفرانباری 1404 هەتاوی دە قوتابی خەڵکی شاری شوشتەر سەر بە پارێزگای خوزستان لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیطلاعاتی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. بە پێی راپۆرتەکان ئەو دە قوتابیە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە بە تەنیا ناسناوی 4 کەسیان بە ناوەکانی ئەحمەد ڕەزا خوسرەوی، عماد قوربانی، مجتەبا جوویی و ماهان سلێمانی بەدەستمان گەیشتووە. پاش دەست بەسەرکرانیان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە
ڕەوانەیە گرتوخانەکانی ئەو ناوەندە کراون. شایانی باسە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکران و ئەو تۆمەتانێک کڕخراوەتە پاڵ ئەو دەقوتابیە کە تەمەنیان لە نێوان 16 بۆ 17 ساڵە بڵاو نەکراوەتەوە. ناڕوونی چارەنووسی منداڵێکی تەمەن 13 ساڵی دەست بەسەرکراو لە شارستانی دوورود. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، منداڵێکی تەمەن 13 ساڵ و خەڵکی شارستانی دوورود سەرەڕای تێپەڕبوونی 4 ڕۆژ لە دەست بەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. بەپێی راپۆرتەکان، ئەو منداڵە بە ناوی کوورش خەیری ڕۆژی پێنجشەممە 11 بەفرانباری 1404 هەتاوی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیطلاعاتی ئەو شارەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. شایانی باسە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو منداڵە زانیاریەک لە بەردەستانیە. کۆبوونەوەی بنەماڵی دەست بەسەرکراوانی خۆپیشاندانی خەڵک لە بەفرانباری ئەمساڵ. ڕۆژی ڕابردوو بنەماڵی کۆمەڵێک لە دەست بەسەرکراوانی خۆپیشاندانی بەفرانباری ئەمساڵ لە شارەکانی نەجەف ئابادی ئیسفەهان و یاسووج کۆبوونەوە. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتوون، بنەماڵی دەست بەسەرکراوان لە کۆبوونەوەکاندا بە وتنەوەی دروشم دژ بە دەسەڵاتی گەندەڵی کۆماری ئیسلامی ئاماژە بەوە دەکەن کە زۆربەی دەست بەسەرکراوانی ڕەوتی ناڕەزایەتیەکانی ئەمساڵ تەمەنیان لە 20 ساڵ کەمترە کە ناڕازی بە دۆخی خراپی ئابووری بنەماڵەکانیان بوون. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا بەشداربووان خوازیاری ئازادی دەستبەجێ دەست بەسەرکراوان و هەروەها سزادانی تاوانبارانی دژ بە خەڵک بوون. دوا هەواڵ لە سێدارەدانی 11 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا 11 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، 6 بەندکراو بە ناوەکانی ساسان جورابلو، ئەمیر سەلەک، کەریم ئەسکەری، غوڵام ڕەزا سەعیدی، موجتەبا ڕەزایی، فەریدون موشیری خاو و بەندکراوێکی دیکە کە هێشتا ناسناوی بەدەستمان نەگەیشتووە بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی نەیشابور، دوورود، زەنجان، کاشان و دەستکردی ئیسفەهان ئیعدام کراون. هەروەها 4 هاوڵاتی دیکە بە ناوەکانی نور محەممەد شەحسەواری، سیاوەش نامداری، ئەڵڵا کەرەمبەیگی و ئارمین ئاقایی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی یەزد، گورگان، بەم و کەرمان لە سێدارە دراون. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.